بەڕاستی سنوور بەزاندی تورکیا بە تەنها حکوومەتی هەرێم بێدەنگ نییە، کۆمەلگەی نێودەوڵەتی لێ بێدەنگە، عراق لێ بێدەنگە کە سەروەری ئەو وڵاتەی پێشێل کردووە، هەروەها نەتەوە یەکگرتوەکان بێدەنگە، ئەمریکا بێدەنگە، ئێران بێدەنگە. ئەمانە ئاماژە بەوە دەکەنکەوە گەلە کۆمەڵیەکی نێودەوڵەتی و تەنانەت تەڕادەیەک جیهانی شەیە لەسەر ئەو ناوچەیە. ئێمە دەزانین عراق لە 2007ەوە ئەنجومەنێکی استراتیژی لەگەڵ تورکیا داناوە بۆ مامەڵەکردن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان، بەڵام بەو شێوەیە هەڵوێستی کورد دیارە ئەوانە دوژمنی کوردن، بەڵام کورد خۆی لە کاتێکە بەو شێوەیە بێدەنگ بێتن ئەگەر دەسەڵاتیش بیانوی ئێوەی هەبێکەوە دەوێت وەکو قوارەیەکی فەرمی مامەڵە بکە، هەرچەندە ئەو بیانوێیەکی لاوازە و ناکرێتەوە خاشی تو پێشێر بکرێ و لەسەر خاشی تو ڕۆڵەکانی نەتەوەکەت کۆمکوش بکرێن تۆ بێدەنگ بێ. بەڵام ئەگەر گریمانی ئەو بکەین بیانوێکیش بدێنە دەسەڵات، بەڵام خۆمیدیای ئازاد، خۆڕۆژنامەنووسان، خۆڕۆشنبیری کورد، یعنی تەمەشا دەکەم ئێستا وا هەست پێ دەکەم کەوا گەلە کۆمەیەک هەیە کورد خۆشی بەشداری تێدایە، ڕۆشنبیرانیش بێ هەڵوێستن، میدیاکان ئەوانەی کە خۆیان ناو میدیای ئازاد یا بەناو ئۆپۆزیسیۆن هەستە من پێم وایە لە کوردستان ئۆپۆزیسیۆن نەماوە، خەڵکێک لە ناو دەسەڵاتە و خەڵکی تر خراوەتە دەرەوەی دەسەڵات، هەر هەمووی بێدەنگە. ئەو بێدەنجە مەسلەیەکی لەلایە کارێکی زۆر مەترسیدارە، نەتەوە یەک ڕەشە کوش بکرێ کەچی لە هەموو لایەک بێدەنگ بن، لایەش کەش کارێکی پڕشەرمەزارێ من پێم وایە پێویستە ڕۆشنبیری کورد، میدیای کورد لەسەر ئاسی ئایدۆلۆژی نەها، لەسەر ئاسی نەتەوایەتیەوە پێویستە بێتە دەنگ و هەڵوێستی هەبێتن. من پێم وایە لە سووریاش ئەمریکا پاڵپشتی هیچ هێزێک ناکە، ئەمریکا هێزەکان بە جۆری بەرژەوەندی خۆی بەکاردێنێ. تۆ تەماشاکە ئەمریکا هێندە هێزە دەداتە کوردەکانی ڕۆژ ئاواش تاوەکو بتوانن ئەو شەڕانە پێ بکەن کە ئەو خۆی دەیەوێ، تاوەکو ئێستا چەکی گەورەی نەداوەتە ڕۆژئاوای کوردستان بۆ ڕۆژئاوای کوردستان وەکو قوارەیەکی سیاسی بتوانێت ڕوبەڕوویان بێتەوە. ئەمریکا هەوڵ داتن هاوسەنجێک لە مابینی هێزەکان، چه ئەو هێزانەی کە هێزین با بڵێن نادەوڵەتین وەکو پەیەدەوێچینەکانی پاراستنی گەل و یەپەژە، چه ئەو هێزانەی کەوا دەوڵەتن وەکو تورکیا وەکو ئێران. ئەمریکا هەوڵ داتن لەسەر ئاستی جیهانی گەمەیەکی سیاسی بکە بۆ پاراستنی هەژمونی خۆی. لەبەرەوەی من پێم وایە هەر کوردێک ئەگەر وا تێبگە ئەمریکا یارمەتی لایەکدا و یارمەتی لایەکی نادا و بۆ چونێکی هەڵەیە بۆ چونێکی نا تەندروستە. ئەمریکا تەنها یارمەتی بەرژەوەندەکانی خۆی دەدا بۆ ئەوی بەرژەوەندەکانی خۆی بپارێزێتەوە. لە 2010 ئەوەی لای ئەمریکا گرنگە بەرژەوەندەکانی خۆی. بەڕاستی من پێم وایە ڕێگریکردن لە تورکیا ئێستا تەنها لە تووڕەبوون و هاتنە سەرشەقامی جەماوەری ڕۆلی زۆر گرنگی دەبینێ. ئەژینا تورکیا لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا ئەو پێشتریش بەردەوام بۆ لەسەر بەزاندنی سنوورەکان، بەڵام ئێستا ئەو قۆناغی کە ئێستا تورکیا سنووری تێدا دەبەزێنی زۆر جیاوازە لە قۆناغەکانی پێشووتر. ئێستا لە یەکگەیشتنێکی لەگەڵ ئێران هەیە وەکو باسم کرد، لە یەکگەیشتنی لەگەڵ عێراق هەیە، لەگەڵ سووریا هەیە، تەنانەت تا ڕادەیەک لەگەڵ بەشێک لە هەرێمی کوردستانیش هەیەتی. لەبەر ئەوە ئەمانە دەواازەی بۆ دەکەنەوە کە زیاتر ئەو هێرشە بەردەوام بێتن. تورکیا هەر کاتێک بواری بۆ ڕەبڕەخسی هێرش دەکات، بۆ ئەوەی هێرشەکە نەمینێ لەسەر دوو ئاست پێویستە خەبات بکرێت، خەباتێکی شەقامی کە لە ئەوروپا کوردەکان پێویستە هەڵوێستی خۆیان ببین و بێنە سەر شەقامەکان، فشار لە ڕای گشتی ڕۆژئاوا بکەنە لایەش کە پێویستە گەریلا شەڕی خۆی بکات کە پێم وایە دەکەن. ئەو ڕوبەڕووبوونە سەربازیە پێویستە وەکو ساڵی 2007 وابزام شەڕی زاب دەرسێکی تر بدرێتە سوپای تورکیا کە ناتوانێت مەسەلە تێی بگەێنرێت، کە ناتوانێت لە ڕووی چەکداریەوە مەسەلەی کوردیەکلا بکاتەوە و بێتە سەر مێز و دانوستانەکان و بۆ ئەوەی بە گفتوگۆ ئەو کێشانەی هەیە لەگەڵ کورد. بەڕاستی تورکیا زۆرە هەستیارێکی هەیە لەگەڵ ناوی کوردستان، تاوەکو ئێستا بە هیچ شێوەیەک تەنها جارێک نەبێتن، ئەویش بۆ ئەوەی کە لە بانگەشەی هەڵبژاردنەکان ڕێی دەنگدەری کوردەکانی باکووری پێ فری و بداتن ناوی کوردستانی هێناوە. جینا زۆربەی کات هەرێمی کوردستانیش بە باکووری کوردستان ناو دەبا. وەک ئاماژەم پێکرد ئەردۆگان نوێنەرایەتی فکرێکی فاشزمی ئاینی، فاشزمی ئەتنیکی دەکاتن. یعنی تاوەکو ئێستا لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا هیچ سەرۆکێک وەکو قەتع بوو ئەو قسەی بکەم تاوەکو ئێستا من پێم وایە هیچ سەرۆکێک وەکو ئەردۆگان نەیتوانی و هەرسێ ڕەهەندی ئەتنیکی ئاینی مێژووی جوگرافی بەیەکەوە کۆکاتەوە شەڕی کوردی پێ بکە. ئەوان نایەنێ، ئەوان پێیان وایە کە هەر ئازادیەک بۆ هەر پارچەیەک لە کوردستان مەترسی لەسەر یەک پارچەی خاشی تورکیا هەیە. بۆیە ئەوان کار لەسەر ئەوە دەکەن کە مۆدێلی قۆناغی پێشنەوە دەکەن بگەڕێتەوە. هەر لەبەر ئەوەشە دەبینن تورکیا لەگەڵ ئێران و رووسیا هاوپەیمانەتیشیان هەیە بۆ ئەوەی سیستەمی دنیا، سیستەمی نوێی دنیا، سیستەمی تاکزەمسەری کە کورد لە ژێرسایەیدا دەرفەتێکی بۆ ڕەخسا کە قوارەی سیاسی دابمەزرێنێ
هەڵوەشێنەوە سیستەمێکی فرەتزەمسەر یاخو سیستەمێک بە شێوەیەک دابڕێژنەوە کە مەسلەی سەروەری دەوڵەتان و مەسلەی سنوورە کلاسیکیەکان بگەڕێنەوە.